پیاوی دوو نیشانیان بە قورعان تۆم زۆر خۆشەوە ئەگەر تۆ نەبێزای من چیم لێت بەخوا بمەشێت و لەسەر و زادانە بێ خەڵک گاڵتەم پێ بکە وعد دوو بێخەم بلەوە وعد دێمە داوات بەس هەنێ موشکیلە ئەوانە چاکەم و دێم تۆ واز دە من بێنێ زای من چیم لێت ئەلو 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 ئەوە چییە کوڕمەوە بواکەیت ئەوە چیتە بۆچی بڕۆین دەرەوە کوڕم بواکەی کە تۆ ژیانی منت تێکدا ئەم شوونەگرتنەی تۆ مستەقبەلی منی فەوتە کوڕم بۆ شوێ منی لاقی بە تۆ چییە بۆ وا لە خۆ دەکەی دایکە ڕاستەکات خوا بوو نەحەدە شوی پێ بکە شوو بە چی بکەم بۆ پیا پیرە دایکە تەمەنی گەورەیە نازانم چی ئەوە مشکیلە نییە کابرا دەوڵەمەندە دەوڵەمەند وعدی بە مندا نیشان بۆ بێنێ ئەیە ڕۆ جاربەر خاتەوەی کە تۆ کەیتە ناز و نعمەتەوە من کەمە ناخۆشیەوە شو بکەم بۆ پیا پیرە نایکەم جا لە هەمووشی ناخۆشتن ناوی چییە پۆشۆ جاحیبی چییە والله خۆشترین ناویە تەبعەن هاتە ژوورە و خواگەدارە نییەوە لیمۆزانێ ڕێک بوونی باوک میلیارد کورە تازە باوکتان ڕۆژ دۆستە باوکیتان بۆ زیینۆکە بەخوا شۆشتانە ناکەم من کاکە ناوەکەیە گۆڕی جا بێنە پێ ساقە بەسە کاتەکە نووسراوە خۆشحاڵین بە ئامادەبوونتان بۆ شەکرا خواردنەوەی ئەمیرە بۆسە زەرەر ناکەی قسەمان بکەیت ڕاستە والله نایکەم بەخوا کوڕی نۆخەت نەبێ نایکەم کوڕی نۆخەت دە باشە من ئەچمە سلێمانی بە دوای پوشۆ ئەگەڕێم ئەڵێم دایکم ڕازیە وەرە بەداوای کاکە یان دە تۆ وەرە کاکە کورە وتم نەیانی نە دایکە تۆشەوە لە ئینکاری بیست تۆپ لە قماشی سیرەکان 15 تۆپ ئەلو ڕەشید با ڕەشید ئێمە دوکانی بەس هەندێک حیساباتە بگوتم مالە مالی بکەم با قوربانی بم دەی خوداحافیز سەد حەلیلەکان حەلیلە خوایە کوا مۆبایلەکەم چی بکەین دایکە خوایە ئەو کوڕە ئێستا چی مسلمانی تەلەفۆنێکم بۆ سعدی 120 تۆپ لە حەلیلەکان وحای حەلیلە و تەلەفۆن وازم لێ ناهێنی ماڵی خانم بۆ سبەیلی نییە دەبچقەڵ مابی یا ئەڵڵا ئەلو زاواگیان چۆنی بەڵێ کاکە ڕەحمان گیان کوی حواڵت کاک ڕەحمان بەخوا لای هەنارە تێگەیشتم زاواگیان فریام کەوە لێم قەوماوە لۆ چ بووە بە قوربانە من فریای بێژەنکەوە ڕۆی بۆ سلێمانی چ بکەم بابستە سلێمانی دەستە چێ دەری بابچی ئەمە چ بکەم کورە نازاواگیان ئەخڕووی بە شوێن ئەو کابرانایکی بوو پۆشۆیە تۆشۆیە چییە چوو بە شوێن ئەوەیە ئاڵێچمە هێنمەوە بێشی پێ بکەی ئێمەنیش نایکەم ئەوە دوو بەڕاستە ئەی هاوار یعنی بەڕێکت یا ئێستا تەلەفۆنی لۆ دەکەم خەمە نەبی ئێستا لۆی دەکەم ئێستا ڕۆی فریاکەوە بە ساقە و بم زاواگیان گوناح نییە
قلنا حني غادر لا أبلا أميري بكري تو بين ديكا أري سعدي شتيكم زور لاسي تو بوتي بيو ناخوش ديكم شو كابو بياوا أبلا أميرة جاك بارتا بنيرة أو غادر لولي دكان أو زاحيلا بين بوبيري مدرزي يبكى باشا ديك قوربانێ بم زاوا گیان بەخوا گیانێکم بە توێ فریا بکەوە بە قوربانێ بم خێرا بڕۆ ڕایگرێ ديك خدا حافظ قلتنا بسنت مشتی وە هەر ناکەم بيشا أولا تشندري والله كاك ساعتي بريهم بو سليماني يعني لغاية تبز سليماني والله سورو من سروشتن كاك ساعتي كسيش ناتواني بمقارنة خويشتن سواري سياري نبوي والله بيش نقلياتم كاك ساعتي ناقص سوار بيش لبيش نقلياتي بقري وبقربان بو والله كاك ساعتي كان داولي بردنا كم ناقرمو ولا قربان تبع أتو بس برا برو دكاني استعمل جديمة دكاني هارت الدوي لودك نا والله كاك ساعتي كان من براستي بيزار بملو إيشاني يو كل قربان تبع أتو ورا ولا كاكا هارت الدوي مرازيما باشا دي باش طب قربان بو حيداني بو برو دكاني دي طب باشا استاذ استقلوا مالي بروشت خاني يوتوا هم قاعد بجناني هم قصك شيء تبيه توشي مش حكي لي بتوا وش بابا 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 سعدي سوا أهرم الباب نديكتو بس ناخدها كمان ديني فتني دوزتك تشيرا بداك تدراك سوا هيك نبوا لو تكتما ها وقصناكم دزامة خيزاني مني أو قطيش قريبنا لو تكتما ها أجيك تكتبي من دار خد الراستوا أو موبايل أو قلم أو ورقة حاضر أجدو برجع كم مرة وتيم كردوا وتتكرديا شيت بتكم شيت مبكا أي وين هذا شيت بتكم شيت مبكا بينك كرم باوكت ماندو لەگەڵ کاروباری دەرە زۆر ماندوویە کوڕی من ودا چی کردووە جاران کاروباری هەر دەکرد کوڕم لەوانەیە دەرونی تێکچوو بێ دەرونی چییە؟ دەرونی یعنی نەفسی نفسی چییە؟ نفسی یعنی قەلەقی قەلەقی چییە؟ زانایەکان دەڵێن نابێ منداڵەکان زۆر پرسیار بکەن زانایەکی تریش دەڵێ کە منداڵەکان پرسیاریان کردی بە گەورەکان جوابی منداڵەکان بدەنەوە زانایەکیش دەڵێ ئەگەر کەسێک حاڵی نەبوو تێنەگەیشت نابێ جوابی بدەنەوە زانایەکی تریش دەڵێ کە لە ماڵێکدا بیکە حیسابی بوو نەکردی زۆر ناخۆشە بۆ حسابمان بۆ نەکردووی لە چیت کەمە ئایپاتە هەتا تۆپە هەتا لە چیت کەمە ئەخەوەنی پێت دەڵێم لە تو جواب نادەیەوە خوایە جان کوڕم ئەمن کاروبارم هەیە بابت ماندوویە ماندوو ماندوو بۆ قڕشی لاوە قوڕ نا دەرونی ماندوویە دەرونی ئاها دەرونی دیبینە کەم دەختێری دەرونی دەختۆری دەرونی بۆ تۆ دەزانی چییە؟ ئەلیکو نازانم چییە؟ دەختۆری دەرونی ئەوانی دەرونیان هەیە دەوێستنەکەن ئەو دەچا دەبنەوە ئەی بۆ هەموو پرسیارە لە من کرد با
اسمع كم تمزان دزاني تعمل كيه بيانيت باش جيان باش سعدي جاني أولي كوبي وزنكوا والله وسع ما بيكوبي بص بيني لتشي مالا ماري والله خيبي علي مردو مري أتو التلفون تكر قوت الواخريش ناخواردن ما يك ساعات اشتنا أنا كده خواردي ها سعدي بنيو كباب شوان أنا مخواردوا دونان معه دونان كده يعني دوناني بوندا كبابي دخوي دايني أزاني شان خوشة أو نيوة كبابة شوان أنا فيه خواردوا ها سعدي أمنيت إياك مسلوسي هذه برا كاتشي تساوى كم سعدي جان برا أو بارو ملكات مشكو مارد إخوة هاي رزيلي فزيل واصلة باربينا مسألة تامكية من أول تعمل ليكم كورب مدروي دكي كورب رازناكي أتوني خنزر بلاش بلا خودة ده أدلو روجي وشي دعوتي كاك رحيمي بوين صار كباب اللول ده بيك زاري خواردت بيك ناني صار كباب خوارد بلام بس حسابي خود بي بتصار ناني يك كبابي دخوش سعدي أم كبابة بحزار ودو صوب أنجا زيادة حد خوشة خوي بابرو كدري او كبابة بدو صوت بتندي حزار ودو صوت وبنجا لەگەڵ ئێوە السلام عليكم أو إيماني عميتا بابا جادية ها هندي ها كل أدري والله عندي كباب بوا هزار لەگەڵ ئێوە السلام عليكم السلام ورحمة الله وبركاته يا أخو بخير حكاتان لە دەنگم نیوە قەڵەم سلام كل عليكم والله خليشي أو بزمو رزمي كباب مخوان كباب بلاستيك اللي يملت هي بۆ دیسان يقول كلهم تتوي حياة ماما بي تتشي سليماني والله خالق بشو داك برازي وعيبة كلهم عيبة کاک سعدییان من بە شێوەیەک بیانی پێم بکرێن بۆیە هاتووم بۆ لای تۆ بتوانی وا بکەین خاڵە پوشۆ دایکم بێنێ نابي يعني نابي دايكي مزور بشو ده هەزەلی تەداخلشتە عالیمە بۆکەوی تو بيقدر بدك بابك يخون بخو اي هوال جيب لك كرم حياة قورية كرم كودا بمزوري داكت بشو بدي داكت اوي نابي دوهك ديارك كابريات شي خرات با کاک سعدیگەر ئەگەر خۆت نەبووتت ئۆباڵ بەم ملا وەڵڵا کاکە پوشۆ پیاوێکە لە ناو هەزار پیاوە دیارە كاكا دوای پرسیارم کرد ئەدی ئەمن وەمزانی پیاوەکی باشە بەس ئەو دەرنەچوو شکلی لەگە کابراکی لێم تێکچوو دوای پرسیم کاکا زەلامەکە نییە شخصیەتی پوشۆ هەر نیکی هەو دەرێ پوشە بەخوا منەوە نازانم بەر چ شێوێ کاکە خۆشمەوێ کاکە پوشۆم خۆشەوێ هەستەکە مەستی باوکایەتی بۆم هەیە کاکە وعدی پێم دا و نیشان بۆ دێنێ یعنی تو هەموو مۆزاکەتە نیشەیە ئاڕۆڵە گولە کوڕ مازی لێ بینە چاوەکەم وازی لێ بینە شتیوانیە قەت وازی لێ نایەن یعنی لەبەر نیشای ئەمن لۆ دەهێنم ويني ئەلە وەڵڵا وعد دەهێنم لەسەر دەستی ڕەشیدی أو منيش واحد باب ئێ بەڵام بەمەردەچی واز لە پوشۆی دێنی کورە حەوبەر لە دوای بێ پوشۆی نامانێ زاوای وهەمان ناوێت تەواوە پوشۆ سەڕود نۆ نۆ دەباشە بە قوربانی بە ئەو چ دەکەی نیشا کورە قسەی لەگەڵ کە تێگەێنە شتەکە چێ تێی بگەنی تۆ کورە ڕاگرە کورە عیبە قسە من لەگەی قصي لك لا من قصي لك لا من ئەرە تەداخل مەکە تۆ عقل لە مەوزی عالی نەبی کرە شتێتر کاک سعدی ئەو ڕۆژە هاتم بۆ ئێرە کابرا دراوسی خۆدان لەوێ دەستمی گوتی کاکە وتم چی وتی عیلت لەگەڵە وتم ئاوتی مەچۆ دوکانە وتم بۆ وتی کاگڕەشی دێکەیە تەماح لە مرایی مێشەکە ئەی ئەمەرە نەمینێ ئەرێ وەڵڵا کورە شخصیەتە دەبی کورە تو چی کورە حەیات بردە كبابنا مع كباب هەدی کەباب نەما لۆزمان بکەم هێشتا تێری نەخواردە هولو دەگیری بۆ بێکەسی خۆمەگری لە بۆ نیشای بۆ نیشا بۆ بێکەسی خۆ کوڕم نیشاد لۆ دێنم تەواو وعدي يا هەدی هو وعدمدا پیا وعدیدا کورە لۆ دێنم لۆ لا حول ولا قوة إلا بالله ولا كاكا والله لو دينم بالله لو دينم ڕاستیان توواڵێن تێراگەرە برسینیە رشيد كلزاني أخوان برخوي أقصى قولي أني دي بيبي بملي كابراشي شيخ ئەڕۆم ئەڕۆم شي منەزەمەیەک هاتووە
ئەڵێن ئەوانەی بێکەس و کارن و کەم دەرامەتە ناویان نەنووسن مانگانە مەبلەغی پارەیانە دەنێت. یەکوێ بە قوربانم بام نیش بچم. ئەی ئەمرت نەمینێرە وەڵڵا ڕەزیلی پیس. وڵۆ دەتەوێت حیامان بێ یعنی دەتەوێت نای خۆت لێ بنووسە تا مانگانە پارەت بدەنێ. بەس ناوی خۆم نانووسم. کورە کوڕم ئەی بۆ نەکەی بچێ لای منەزەمەوانە. ئەی منی هەندی نێرەکەرەچ لە چاتی بچی کاسی بێ چی بکەی دەست لە منەزەما پام بکەیەوە. منەزەمە بەس نییە بداتێ بەس خۆ چواردەورم تا ئێستا هاوکارێکیان نەکردم بڵێمەرە. کوڕم بڕۆ بەڵام بوریا بە حیام مەبە نەچێوێندێت ئەگەرا بە حەقی ئەو خودداینیە 1000 شاخ لێ دەدەن. خوا بڕۆم ناو لە منەزەمەکە بنووسم. گوێ بدێ نەکەی بچی ئەگەر نابینی من و تو تەواو دەبی. تۆ بەس ناخۆشم نانووسم. هی لیمۆ دایکم. وەرە پێلەقە ورگانت پێ دەکەم. وەرە حیام بە دەوێ ناوی لیمۆی بنووسیتە کورە ئەمن بابە ئەمە سعدی بەزازم ناوبانگم هەیە لە ناو گوزەرەکە دەتەوێت ئابروو ببی کورە خێرە سێناوی خۆت بنووسە بەس ناوی لیمۆی نەنووسی حیام سعدی لیمۆی خستەکار مێڵە کاکە بۆ لیمۆ. داخل مەکە. سعدی بەزاز بەرچە گرفانم کرد. گەنجێکی وا پلس لە گرفانی نییە. ئێکور کاسی بێ چی بکە چەند جار گوتم کاکە پارە دەدەبێت دوکانت لە بۆ دادنێ کورە کوڕ بەخەن نەت و پرۆژە هەر باسی پرۆژە گەورە دەکەی کوڕم دەبی لە شتی گچکە دەست پێ بکە ئەوەلی ئەوە بەفری لەسەر زادەی دەفرۆشت وەرە بوو وردە دوایە نییە پەڕۆکی ئەوەی سڕینەوەی دەفرۆشت وردە ئەو دەدوای نیە ئێستاوا لەگەم وە شەریکە دا کوڕم تو لە شتی گچکە دەست پێ بکات یەک سەدیا وەڵڵا مەطعەمەکی گەورە نزیکەی 200 کەس لە مەطعەمەکەی دابنشن ئەخە کوڕم نابیشتووە چاوەکەم کاسە دیگە من ئەمێ بەپێی جسم و بەپێی کەرامەت و شەخسیەتی خۆم ئیشکە. ماشەڵڵا وەڵڵاهی بابم جسمی گەورەیە. یاڵاوە بێت تەپەدۆرێکی ئاو دانێ بەپێی جسمی بێ. ئای ڕەحمەت لە بابت ئەو قسەشی پیاوانە بۆ نەماست بکەم. واسەیرم مەکە. نەزانم. تا پشتەمەلی ناوچەوانە. کوڕە بەس عیبە کوڕم عیبە دەبڕۆ کوڕە بڕۆ. باشە ناچمە منەزەماڕەوە ماڵەوەت بە شەرتێ. یارمەتیم دا. کوڕە هەموو جاری یارمەتی دەدەمێ. زاوانە بوویتایە. لا حول ولا قوة إلا بالله. دەبزانە ئەمن هەموو دۆلارم بۆلارم پێ. ئەبێ گەڵای بەرێ گەڵای بەرێ. بەخوا جوان پێ فێر بوو. کوڕم ئەوە 10,000 دەبڕۆ بۆ چوو بابە بێنە. کوڕە خۆ قەرزت لەسەر من نییە. کاک سعدی گیان بێنە. ئەوە 11,000. ئەو بگرە. کوڕە وەگەلێک زۆرە کوڕە پەنجاییە. خوافیز. بەخوا جوان پێ فێر بوون سعدی. بەخوا وا بڕوا ئەبێت تۆ ببی بە خاوەنی بانقێ پڕ بێ لە گەڵاو لەوێرە. چ بکەم ژیانم تێک چوو. خەتای خۆتە خۆ بە خۆت فێر کرد. کوڕە کاکە چ بکەم دەزانی مۆزوعەکە چیەوە مۆزوعەکە چی یەک دەقەت خوا وەڵاو 25 پێ ئاخەڵ گۆزانە بەتانی پێوەیە. کوڕە کاچی بن وەڵڵا مۆزوعەکە ئەوەیە ئیستیقلالیان کردمە چووکە من بەدەزی خوشی بینایە. ئەی بۆ کەشفی ناکەی. کوورە ناوێرم کاچی من ناوێرم کاکە دەهام نییە چی خراپە پێم دەکاتن. کاکە وەرە من یەک پلانم لایە لە جیا کەشفیکە. هەموو پلانەکانی تو فاشلن بەس ئەو جارە ئەگەر بە قووەت بی لێت وەردەگەم بە قووەت نەبی لێت وەرناکەم. بە قووەت نەبوو وەری مەگرە بە قووەترین پلانی بی. دەی فەرموو. ئەو جارە هەست دەکەم پلانەکەت پلانە چ تەواوە لە 100 سەرکەوتووە. وەرە پێش. ڕەشید کەباب خۆر ئەوەی کەبابەکەیە. ئێستا کە دەڕۆ کوڕم لۆ گرتەوە. وەڵا نەسرین جان تێک چووە کوڕەکەشم دەزانێ بەخوا شەڕ لەگەڵ دار و بەردی دەکا خۆ لە هەمووان تووڕە دەکا ئەدی نەسرین بۆت دەکەم یەک دەقە سلام علیکم. کونە السلام عليكم. والله حتى بشرب دەکەی سعات تاکووە بەخێر بن. وەچێ چ
بس كلها وهيد بخير بنو بس وكاتيش كردن كو هاتينوا والله عندك ايش بكاك دهاني بو استدست جوري بس اقولين ها باشا كستاني مخطوبات تاعو ولوها وواقدوا معي كلها ها ده نمقود بام توشني خوشي ديروني وا باش وزبا الو نسرين توا سعدي بس معايا بدا اشتكي كتب قربان رقمي دكتورك اشتكى لك النيا لك انت تتخوى لون بنيرة لون بنيرة دي خوان لك خويا جاست هادي الشيء فن بكاك فن يا بابا خير سعدي قربان دم قلت إيشك بيما نلا تكون يقصد كرت نلا ريقصد كرت إذا قصدت موضوع تيار سلامت بي صبر تبي استعدت باز دكم دي سلامة يا اخو بخير بي سلامة بي سعدي سوربرايز تيا هديكم له هنا حديث سعدي استبيت له داي تي بزر كدوي فوت تباري وا بارا سعدي بارا ما من بارا تاخذ دك ايوا لو استاك بلي دو دفترنا تمي دي ترى دبينو سعدي بخوازه مالي دنياي بلي اون دا بارا قدم دا حق بي تا بارا دفتر السيد حيلاني بم سعدي بيايوتو ادي ما قلت شهر زاتم شاركم بعزام هديك كتسيا تا 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 بابا بابا سعدي. جان ولا شدو سعدي وا ولا بازاري نيا سعدي زين ما وقت دونو عيدا قريم ليك شوينية بس بخون بيد زانم يعني الدولة منطقة زانم تشين درها زانم حزن له نوعية ما وش الزهور ولا دوي دقراي قلت ما بهدي اللي بيدم سعدي قربان واحد بين زفتر دابا مي اون دك كيف بيدا دهك هادي جواتيني هديك ورم قلت يا قربان بيروزة بي تنزل ليدي والله ما بوريك الجو قربان سعدي خوش مدوي أتودو يعني نودر بنيا أو داجيت كديا عودر المازدكم عودر منيا بس جاي تو هنا اللي دبتوا سعدي هدي كانوا برتساوا إساج كان أهو بزيشته موضوع كتير قشتم تراوستي السلامة بي خو صاري باسي تبانا كديا موضوع هي اللي بوي نبو السلامة بي اشتكوا ببينا ماتوا اشتكي كل عندي كتب على ابو بجر وضاف ايسا بيد بريمنيا حتى مريه عندي بيبكدي باور بكا او دنيا برلا شدي عندي كوبنتي كي دامي بري بلا تركم هي ناوي حميده حميد دار تاج نعزب نوفان قد بيستي ناي بيستيا والحاصل حميد جيناتشي هي ما وشي بيت باش او هذا يقدو صالي حميد داري دبرد إيران دهينا هوليري كل سوزان وخليج تجارتي داري بو والله أوجنيها بي باش بو جيني دوم بيلي والله كاكا صدني الشيء ده ترصا حالا مش قلت له ده ترصي ودي كاكا برا شي هي جناكي أنا كرا خزوركي عولا قال لك كارا ساتا كابلا شي حدادا أو فاسميري أمانتها زراوي اللي تشوفه لبوين اللي يراجني بيني والله خلشي بيا معقول خز مكان كوبنو وتنكشتك الشرعية والله حميدي نيتو ماني كوكو دوتسونا كالعولة عولة قلت رحمة الإيمان خوش تشي خلطتنا كديا دواشتك الشرعية لو توشي قناحي ببي كاكا كابلا كبيشتي بجني دوما دولة مندو وزعي باشا دتواني هدو جنان عدالة راقلي والله كاكا جنكي يستا من دار الشارع تخوا او عولايا بياوتي لك الحميد زاوينا كرديا نعم ولكن هذا يكرديا هو يعني اللي ناقري تشي قناحي بي والله يملك من عولا بياوتي باش بوا سعدي او موضوع عندك نمزور خطره خاتش زوره جني دوام هركسك بأمبيتي كتندشي ناسم استاي يعني الزوايا جني دوام بينتن عصاينيا
سەری دەبڕم سادی والله هوردی هەنا دەکەم سادی سادی هەر کەسێک لە خزمەکە برادەر بیناسم نەیناسم ئەو مۆزوعانێک تو کردو پێم برێ پێشی ئەوەی ڕوو بدات سادی لێم تێدەگەی ئێستا چیرۆکە چی دێهات با بزانم چییە زەئین کۆتای پیا چیرۆکارەوە سادی لۆم تەواوکە سادی لا إله إلا الله لا إله إلا الله سەدچاو کاکە ئازاد ورە ئەری وڵڵا ئەوەندە جوانمان و هاتیە ئەری وڵڵا قماش نییە ئی پەردەی دەرەجە یەک ورە ئاشتی زۆر نایاب وەرە هەر کاتێکی مەجال دەبووە تەمەشاکە هەم لێرە هەندێک نمونەمان هەیە و هەمووش دەتوانین لێ مەخزەری نییە بچی تەمەشا بکەی دەی خواحافظ سەدچاو السلام عليكم. عليكم السلام ورحمة شلوني الله سعدي وبركاته. كان؟ بخيراتي. خذ والله سعدي كان سوا. روح من الزبلة. قول يا سعدي أما بدم بزنيك أبو. شاخي أمن أبو. من كذبون بشاخي بزنا أو من يبل من أو ما هنا أو من يبل من أو ما هنا. والله آخرها نيوي أو خوادي. نيوي شيء. خو ما خو. هكذا ناخذ. بروبون بزني لدي كله ترازيلي. يعني أتوسي بندوي بزني دخوي. بندمي ما عايش أخون بس بعدين. بينهم. بس بلاش بي. كله هاي مانغالي والله. كله توشي نخوشي دبي كله عندك قاعد كله. بخواس. كله واحد بالزبرة كله واحد بالزبرة. كله بارد يعني بخواس. ولا كله بخمي أوما باش تاكل بس بيتك هاتشبت. هذا ما يبي خوي بخواس شاو بيناك ويخو ما يخو. أي أمينيري والله. غيب نقطيع. بحياتي ني نابي ببشر. بله. بحياتي. هاي تو والله أبوي ونيتي بيجنا بيها. كبسة. سير. كود أخوة. شو عنداني بزنا غيب يويا. ألو بيجان. باشی کاک سعدی گیان سلامت بي يا ربي. تبو نقايشتي. ئەوە نزیک کاک سعدی ده بحشة دي صدق. ديزان بيجن تو قد عاقل نابي بابزاني سعدي. زارينا وكيف فيربا بيجنا بيجن. بيجن. كاك حتيها كلها بسبيانجي. بو خوايا يقمان غبي فلاسي بيقال قابا قاومنا فلوس. لا حق الله ما بي. أتبرك بابا بيا وصي بندوي بزني مخو حق الله من نبيتن. عم تصدق متصنعك. من بلاش بيصير من دمي مانجاش أخوهم. الله شلونك؟ ألو يا بابا. وابا غير بها. نشكرهم. كيد بيتا بيا وبلا السلام عليكم. أو دو بيا وداني حلو حلو. چییە من نازانم کاک سادی دوکانەکەتان زۆر سارد و سڕە ئەی سۆبەی لەوە پێ دەکەین کورە ئەوە ناڵێم نا بۆ هاوینەکە سۆبەی پێکردیە کورەنە چایەک کورەنە شەربەتێ کورەنە شیرمۆزێ نە ئایس کۆفیە سعدي مالي هاتوتا كافية. سيوي من دمي بزني دا خوي بزنا أختها. تازە لە بزنێ لێ باکردەوە وياك رانتي يا شاخ. بەجدجیتە هەرە وەڵا کاکە واک پێت بریم وازمان لێ بینە ئەوە تەسفیرمانەکە کاک سادی نەکورە من نەمینێ و فلاشەکەی پێ خوي بچيه زاني ما. کورە نازانێت تا ئێستا بەس حاسیبی کردوێت حساب معنا ابو حساب. بەس کاکە ئیشم زۆرە فەرموو ئەوڕۆ عید ملادی لیمۆیە بەڵێ زانم ئەوزە دەمەوێت سوپرایزێکی لێ بکەم جوانە کافیەکەی سەر 6 مەتری دەناسی یعنی ها ئەزانم ئەوەی هەموو زاری دەچێت ئازانم ئەوزە ئەوێن بەڕاداندایە زۆر باش ئێوارەکەی نییە پێشەوەی بچنیە تەلەفۆنەکە لۆ دەکەم دەرم بڕۆن باش چارێکێک دەدەقی ئەمەش خۆمی پیا دەکەم ئەها یعنی من ماڵەوە بەرم على ئەساسە تو لە جەوەک دەگۆڵ ئەگەر گوتیان ئەمە نایەن برێکاکە لەسەر حسابی من ئەگەر نابڵی پرۆژەکە یا تو بە پرۆژەی بەراوانژی بە زۆری هەردیا بدواتەوە ئەتۆ قسەی لە مۆزوعاشی بکە کەس دەوێت بەگەرت دەکەوی ئەدیوەنی بابە بەخوا ناشیرم دادە زۆر باشە بەس کورە کەشم دەکەس بابە کورە براتۆ دەبڕۆ دێ کاکە دەبڕۆ تا بەس وەڵای کاک سادی ئەها بۆیە خۆش نەبوو
میلادی لیمۆیە پەنجایی تەواو سەرگەلە دەست خۆش کاک سادی گیان ئەمرن نەمینێت چەند فزولی با من عمرم نەمێنێ پێم نەوتی ئەو تەلەفۆنە بەقی بەریتانیا لەسەر دەکەوێت بەسە لیمۆ پەنجایی کورە من ئەڵێم کوڕەکەم بووە بە پیاو دایکی لە دەورێ گەڕ ئەو تاهێنایەنتە دەرەوە جایستا بەدڵی خۆچی داواکەی کچم ئەمڕۆ ئەمە حڕین وڵی من نەمەوێ خواردن داواکەم خۆ ئاساییە ێبانی بێژەنگیان وڵی بەسە دڵم دەقی شتێکتان پێ بڵێم تۆ جارێکە بەسە توخوا اینجا من چیم ئەوێت کونافە ها کونافە جا تۆزێکی دۆ دەرمەشی بەسەرەوە بوو فستەقیش حەزم لەوەی تۆ وڵا من حەزم لە بەرگرە چیز بەرگر خۆشمان بۆمان کڕم تۆ ئازێ دەکە کێش کورە فلسم پێ نییە نی ئەی کەواتە بۆچی ناوتی کورە خۆ ئیشم بۆ ئێوە نییە ئێوە مێناوە بۆ ئێرە ئەی بۆ ئێمە هێناوە کاک سعدی وتی سعدی بۆچی ئیشی سادیە سوپرایزمێ بۆ لیمۆ سپرایزی چی ئەمڕۆ عید میلادت نییە دایکە لە دەورێ گەڕێ دایکە لە خۆشیە بوورێمەوارە بەس ئاگدار بن ها کە هات کێک و ئەوانێنە هیچ من هیچم بە ئێوە نەوتووە تۆشۆک و ئەو نەوعانەیە ئەو نەوع ئافرەتانی کە عید میلاد فادی دەستکە گریان کە ئەزانی بەس ئاگات دێنی خۆ دەکێت باشە باشە کوڕم تۆ بۆ لە ماڵۆ قسە نەکرد با میش عەزیم نەبەردایە ئەلو کوی بەست کووە باشی کاک سعدی بێژەنگیان لەوێن دەرێنە بێژە تۆزێک دوورکەوە باشە یەک دەقا بۆستا دوورکەوتم کاک سعدی ئێستا گیان لە دەنگ نییە نانا خۆ سوپرایزەکەت کەشف نەکردیە قەتعیە کاکە وە ئەمن لە پێش دەرکەیمە هەر کات هاتمە خوارێ چوومە کابرای پێی دەرێن کێکەکەی بین و یەکسەر دەکەینە بەزمی خۆمان تۆ لە کوێیستا ئێستا لە پێش دەرکەیمە باشە کاک سعدی دەیوە دەستمەکە گاسۆنەکەی دێخواافیس ئەڵێ لەکوێ لەبەر دەرگا دایکە جوانم کورە هەر زۆر کێکەکەی هێنا تۆش سناپم کە باشە سعدی ئەو لێرسەکەی چ دەکەم دار و بەرقەردار لەو زمانی نییە ئەشیاکانی من بەس بە قەردەڕوە ئەنگۆ چ دەکەن لێفکانە ها دوکانی قماش لێرە نابینم بە تو قەردار گورە ئەو کافتریایە سەحب قەردەچی لێە موعیدی لێوێ دانای دەچوو قەردەکەی نیوە دەگرم دەبڕۆم بڕۆنۆمان ناوەرمان بە خەستەخانە و کوڕ حاڵی زۆر خراپە ئی باشە گۆ لێرە چ دەکەنم گۆ ئەمن چمە بازاڕی لە پێیەکم بۆ کرزگی بەژان کەوت ئەتونیان لە بەرنەوسێ بەخۆ بە کوڕەکەت دەکە و لە حەبسێ دێڵە تەکسەشی دۆ بگرە و نییە بڕۆ مەعاوەتە بێ و تەواو تەکسی ئەگۆ بڕۆ دوای ئەمن دێ تەکسی وەرە بە خۆتمان بە دەبڕۆ کوڕم دەبڕۆ وەرە بە خۆت بمان بە ئێستا کە ئیشم هەیە باش بام تەلەفۆنێک بۆ دەهەنگرام بکەم بەیدا نەوسەدیەت و وازە دەهەنگی بابەت خوا دەمرم بابا لۆ لە فەیدە بکەن کو دڵت دێ ناوەستە کاچی ئەو ئێستا دەست بە ژۆری هەر عەشرە دەقایق باشە نییە نا وەرە ناتی وەرمان بە کوڕم بۆ سەر سەرە دەڕۆین سوال بن یەک دەقە ئێستا من دێمەوە باشە ئیشەکەم هاتە پێش نییە دەدەقە شتە چوان پێ دەچیتنیە یەکسەر دیمەوە ئەو جەکێکەکەی بینە باشە چاوت باز دەکەم
ئەرێم پیاوە باشە بۆ نەهاو ئەوە چەندێکە ئێمە دانیشتووە کوڕم باشە بزان چی لێ هاتە بڕۆ سێرێکە ئێستا دیەموتی لە لای دەرگا بم ئێستا ئەچم بەلای گارچۆنەکە کێکەکە دێنە کاکە دە تۆ هەست بڕۆ بۆ لای ئەوە چەندێکەوە 20 دقە تێپەڕێەوە کوڕم دە هەستە بڕۆ باشە کاکەەوە من ڕۆشت ڕوتی خێرا تخوا سوپرایزا واکرێ ناخۆش بوو لە کێو چاوەڕێین راگیان باشی باشی جانەکە کابراکە نەبینیوە لێرە باسی عیدمیلات کا و کێ ڕۆژخانە بەڵێ هات کابرای کات بەڕاست بەڵێ ئەیکوا کابراوتی دە دەقەیتر دێمەوە کورە براوە سەعات زیاتر ئێمە چاوەڕێ وەڵام نی ساعاتێکە چاوەڕێکەم هەر ناتەوە باشە برا دەست خۆش زیزی بەڕێز ئەری دایکە دڵم تەقیەوە بۆ نەهاتەوانێ قوڕی چ بکەم بەسەر مەخو ئەم زۆر ئەمیش نەهاتەوە کەس نازانێمە چی بوو ئەوە ساعات چەندە سوپرایزی وا هەزار سوپرایزی وا بەتوورێ خۆش بکاکە کاکەگیان هیچ ناخۆین بە قوربان هیچ ناخۆین قوزەق قورت دەخۆین زەهریمانە خۆم من ئەی ئەوە چی بوو کاکە ڕۆشتم بەگارچۆنەکەم و دوتم کابراک هاتو بێ باسی عیدمیلات کەوتی وەڵا لێرە بوو دوتی دە دەقەیتر دێم چاوەڕێکن ئێستا دێم یەک کوڕمەوە نیو ساعتێ پەڕی کرە دێ ئێستا دێ مادەم و دوێتی دێمەوە ئێمە گاڵتە جاری سعدین ئەدایکە وەرە دەدانیش ئێستا ئەمڕۆ تۆزە دڵی خۆشە بەشکم پاری زیاتری پێ بەردەمەوە دەبواکەن خوا بیباتەوە بۆ خۆی بۆ سوپرایزی بۆ پارەکەشی باشە چی بوو جەڕەسە ئێ ئەو مەشغوڵە بۆی هەڵی ناگرین کێکی بەدەسە کورەکێک ڕەفیقی ئەو سینیە چاکێک نازان چی مۆبایلشی بدەستەوەی ئەدایکە هەستە باڕێ کورە دەدێ بە ڕەحمەتان لەبێ دەدێ سەبرێ بگرن بەس بیکەی بەپەڵ بوو بینم خوا بێ بیکەم بە فلیمێ ئێستا دێ دایکە هەستە بەخوا من خەریکە دڵم بەتەقەی لێرە دەهەستا ئەرێ بۆ چۆ کاکە بۆ چۆ دانیشن کەس ناڕوا دانیشن سەدێ کاکە یەک تۆزی کە چاوەڕێکەم ها یەک تۆز باشە دێ برام دێ بونت بردە خەستەخانە بورە خەستەخانە دوورە هەتا دەکەیتەوە ئەوە دەبێت نەخێبی بە خەستەخانە عیادە باشتر بورە باشتری یادەیەوە دەبوەرە بەس بزانم شتێ ئەو کوڕا بێ هیچ شتێک بە پێشووکەوە کاروانگیان دەنگ و باس ئەحواڵت وەزرت سەلام عەلەیکم دکتۆر ئەوە بۆ دیارنی کورە هەر دەنگت نییە ڕەنگت نییە وەڵی کاروانجان بڵێم چی کورە بێزار و تر ئیش و کار و هەموو تێکەڵ بووە تۆ چۆنی دەنگ و باست وەڵا برا من حازرم ڕۆژێک دانێن بەڵێ ڕۆژێک دارێ دەچی دەلای ئەحمەدەوە و ناو پیاسەیەک دەکەین بابەت زارێ مەچوە ئەحمەداوەی جارێ عیلاجی ئەو منداڵەی بکە عیلاجەکەین ئەوەش عیلاجەکەین ئەی قوربان دەبم ئەی قوربان دەم دە عیلاجەکە کاکە کاروان یەک دەقە کاروان کاکەوە نەخۆشم لایە یەک دەقە تەلەفۆن قوربان دەم کاکە داوای لە من دەکەین کاکە منداڵەکەم بۆسی زۆر خراپە ئەرێ وەڵڵا چیتە کوڕە جوان کوڕە نەخۆش عزیزی دێشتە چێن لەکەی وای لاتووە لەکەی وای لاتووە نیوەڕۆەوە یەک سەعات دەبێ لە نیوەڕۆی چتە بازاڕی نەوسن بووە نەدەرەوە خواردنەوە نیە لەخۆ و شەربەتی خوارد ئەرێ وەڵڵا ئەلو بەڵێ وەڵات یەک دەرگا و چامەڵ بەڵێ پێشەوە 150 وەرەق نووسیمە برام چاوەکە چاو قوربان دەم ئەجا گۆتم شروبەکمان بدەینە کورە نابێ کاکە شروبی چی ئەوە نەڕشاوەتەوە شایوە کوڕم لەدا چ دەپرسی ڕشابەوە بزانێ مدارەکە چیە نەشایتەوە دوکتۆر کورە نابێ کاکە شروب چۆن بدەم دەبێ فەحسی بکەم نابێ ئەلو بەڵێ یەک چامڵ بە دەرگا بەڵێ 150 وەرەق ناکەمتری نییە نابرا ناوەڵڵا نامەجاری کاکەوە دیارە تویشی مەعرە زانش دەکەم کورە نابرامەوە بەناخێری گیانم سارێک دەفرۆشم لە ئۆنلاین بەر تەلەفۆنیان کاکە تەوا گۆتی نەڕشایتەوە نییە نەڕشایتەوە وەرە با فەحسێکی بکەم بزانم کاکەوەی ناوێ خوافت کورە نابێ کاکە نابێ وەرە کورە جوان دەبڕۆ دکتۆر بڕۆ وەرە باش کادرێژیکە لێ دەبزانێت درێژ
دكتور وين نعم السلامة بي شربك ايه كل تازه نابك نوعك ها؟ شبدي دكتور ها نوعك ولا انيا مساعدة كنابك هكا ما دكتور فحصك شربك انيا زو دي كمان جيل بايش خويك إيرا وتعالى شغلته ونيا ادي رشايته ولا نفس لا لا نرشاوته ادي ما نقول رشايته تزوجتي لي ما بيدك خوادني خواد ولا درا ونيا والله. ادي ما نقول شربت الله ولا تسميك هدي الو الو بلا لا زلمه ما عرف زال اجدك يا دكتوره الو كاكا بلا درجاك وتسامونك صوت بانجاك قفلت قفلتي تو بلا وقت بان تو انا كاكا لكيبوي تنشبي اي واحد اللي تشبي كذا او كذا مزجي ليش زانم تاينيا كذا براي بريز تساوى كما تقول دي دزاني كذا تايل تسليمي تكاكا ولا ما زال سرماي نبوا مشاولة برمبري دخلت بها كذا اولو لي حتى وتشيل ماني حتى دلي سعيني هبو لا عيبين ابو نوع عيب تنها واحد لفع واحد شربت اديك هسه بابرين أنا بس صبري بكن كاكا بس صبري إستد يا كاكا باشكم صدوا لا ريب يا بردم ما صدق اخوة رزقنا يا اخوة بخوي وقت ورقاني والله مني شر لا جام بق قربان بس صبري بكرا صبر بدي تحمل معنا نما أريتنا خونو تامينا چی معناها والله خواردنەوە گازیەکانمان هەیە شەربەتە فرێشەکانمان هەیە شربەتی فرێش چی معناها پرتەقاڵ مۆز هەنار کاڵەگەیە بەڵێ کاڵەکە فرێشە کاڵەکی هەیە كاكا ناخوين هيج ناخوين دوای بان تەکەینەوە دوای فلس دەگیر بامان چی اي بكاتب ببرسيارة كيتوش بخوان لقيت السعدية يقلوس خندوش تم باڵێ شتم شوێت ئیستا دێ گورە داوا پێ بکەنن هیچ نییە نیسە سعدی بێ والله لا داخل بيك بيك بقالتها والله لا داخل بيك انا من بس بابرن لا حول ولا بخوات طاطا گورە دەبەست دانیشن کاک ئەرێ دەبەستە کاکە بێتامتان کرد تۆزێ ڕێزم بگرن رازي شي بقري هەر لەبەر خاتری من بمێننەوە اخوة كيو مدانيشتوين ها هەردێ قابلە نەیە كوري ما شاء الله يا اخوة الشي ساقنا بتسمع من امشي نشي بتعبتي قبل وكزنايا لبروي بو عيد ميلاد من بوكا لا عيد ميلاد الله دێ کاکە دێ ان شاء الله الي نبي يا اخوة قربان دم هرجري بابريتي ما ولا لنا نابي بتلفونك ورا بكلامات ما ناكش لا حول ولا تزعلوا كاكا دي تسامر خبونيت سعيش صوت بانزاو خزانتا بقول لك كاكا خزانتا كتا كل كاكا تبو بنا ما تلفون الو دواي ها انا باشي سلامات بخوش بي واي بابا رو قبل ما تجبو والله كيدين بخير بين شديت ماما مين كل خيزان ما كاكا خيزان وي باش والله من هلك تاخير دبن ايه سيب انا باش ماسي اي بسر تشاو فير بلا بياي خلشي فير باش فاقلا واش ديالهم بسر امرك هدي دعوة الدكم بماسيو بباقلاوش باقلاوش دي خوافس باش خواد لك خوافس خيزانة شنيها خراب بدي وش خيزانة يعني نية لناقر إيشا ولا كاكا ولا برام او من دارو تسمي كردو تصميمي كردي شو بك بدبي علاجي بدبي خوادني بيسي خوادي لدريم علاجي ددمي بالسم علاج انا بردوام باش دبي أدي أول يوم لقوا دكتور أو هين من هناك هستا كذا نبوت زير حالا ما بتوش بس خفت الدنيا طمانة دايك هسه بابرن والله خريك ظلمت برو بابرن والله دانیشن کاکە دانیشن سەدێ دانیشە تۆ دانیشە ڕاستەکە وڵا ناخۆشی کرد گۆشتەچ ناخۆن لە برا دەواز بێنە تۆ هۆریس ناخۆنەوە دايك والله من داناني سەدێ تۆ دانیشە شو قصيتو كوتوين انا شروع بكم لك يودانا كلام دكان خوات الشرب نادوز يوا كان تاي هبو كل تايني كاتشي من كل شيء من ودكاي تبي كاكا او انا مان هنا تو هاتكم يقدق كاكا راس تبرا كاكا او شركه سويسري مان هي لقى شركه ايراني بس سعر قرانه تو بزاو شروع بتاكا بينك تمني تنبو تملي تصبو كاكا تو هذا صار نابي كاكا ونابي برا كل برام نابي تبي كاكا او تمني نابي او نابي تمني لا حول او بتصدق سيكنا كينني نوعي كمان يعني كل او بهشت زارك كاكا او ده حزاك بابا قدام كل بابا قلت الخوش وعذابي كيف كوا كل كل ما نخوش ويا سرطان
دایکە هەستا با بڕۆین خەریکە دڵمەتەقێ ئەرێ سەدیە کاکە دەدەیت بەس دانیشن ئەو سعدی تەلەفۆنەکە سعدی تەلەفۆنەکە کاک سعدی باشی ئەرێ وچیت لات کاکە لێرەی ئێزۆ لە شوێن خۆمانی نیم ئادی بێنە عادی سعدیە ئێ تەلەفۆنی بۆ کەس نەکردووە درۆکە بەڵێ. خوعیب ناکەی تۆش درۆکە پێمان ڕابێریت پێمان ڕابێریت بڕۆ دایکە پێشکەمە لە ئەو خراپ ئەرێ ئەرێ دەواز بێنە تۆش کاکە دایە لیمۆ دەوەرن هێشتێکە خۆین شەربەت هێشتەیە تووری خۆرەگی فانە نییە باسی چیەکەی تۆ ئێدە دەوەرن خۆی دایکەیتر من لەو سعدیە جیابمەوە تەواو تاقەتم نەما ڕۆڵەیان ئەی بە خەڵک لەسەر یەک شتی بەسی خێراکسن جیابوونە لە چییە تۆ حەد چێ جوابیتە بۆ قاچ ناشکێنم نەبابە یعنی تۆ ئاوا لەسەر منەکەی تەوانێ مەسلحەتی من لەگەڵ سعدیە ئەیبانی دوبایان کێ نیشان بۆ بێنێ زۆر مەسلحەتی ئەی دوو میلادەکەی منی چۆن کرد ئاواش نیشا بۆ تۆ وێنێ ڕۆڵە لە بێسفەد مەبن ئاخەت وەڵڵا شتی زۆر بۆ بسکت بن سعدیە ڕاستەکە جوابی مێرەوە بسکت بن ئەلو پێشەن چ خەبەر حیاتم کۆرە کاک سعدی تۆ چیت لێات عرس قوتیدا ئاسمان هەڵتی کێشا بۆ کێ چووی لە بێژەن جانەوەی بەسەر مندا هات بەسەر کافری دانێ ئەی هەوار بۆچیت لێات کاک سعدی با بێم لۆت باز دەکەم خۆ کەشفت نەکردیە حتا دیم نییە مەشغولیان کە ئەو هاتم کورە مەشغولیان چی کاک سعدی ئەمە گەڕاینەوە کورێ کوورم لوا پەلەتان کرد ئەدی نەمگۆت دێم چی دێم کاک سعدی 3 سەعات چاوەڕێمان کرد وڵاوتیان با بڕۆین چ بکەین لێرە بێژەوتم با بڕۆینەوە زۆریان لێ ناکەم خۆ سوپرایزەکە کەشت بێ یعنی ئێستا لە چێن دەرینە وەلا ماڵین ئەی ئەمرن نمینێ کوڕم ئیشەکی باش ناکەی خۆ باسن نەکردی لەگەڵ لیمۆ سوپرایزەکەت کەشف نەکردیە قەتعیان دەوە دڵنیا بە یعنی تەواو دڵنیا بووم کە کەشف نەکردیە 100% دڵنیان وەکو ناوی خۆم زۆر باشە ئێستا دەستم کێکەچی دینم و ئەتوش کەشفی مەکە ها یەکسەر لەبەر دەرگای سوپرایزەکەی لە بۆ دەکەی لە ماڵەوە باشە قەینەقەین بێخەم بە کاک سعدیگیان بێخەم بە تاو چاوەڕێتەکەین دێخوافز ئەو تۆ تەواوی ئەرێ چ دەنگتا تۆ تەواوی چۆن پرس بە من ناکەن ئێوە لە خۆتانەوە قەرارەیە قەیچێکە من بەوە ڕازی نابم کەیف خۆت ئێمە ڕازی کچم ئەی بە نانا دایکە تەواو حتا ئێرەم هات من لەو پیاوە جیابمەوانە ئەلو بێژم کوی باشی کاک سعدی گیانە حواڵت سەلامەتی ئەو هاتم ماڵە پێش دەرکەتانە بەڕاست زۆر باشە بێژە خۆ کەشف نەکردیە نە بابە ناچۆ ناشکراکەمە بە دیتە قەت لە بیرم ناچی منەتم پێە قوربانە بوو بێژن بڵێ دەخۆت لە خەت بدەمنیە بە فێرەچی ئەم لە دەرکەی دەدەمونیە ئەتێکسە بدێ جەمعەت زانەوە چییە بەس هەر سێچان بینە دەرێ یعنی هەردووچان بینە دەرێ زۆر باشە بەسەر چاو ئێستا دەی باشە تا ئێستا بە قوربانیە قەینا لە بەردڵی ئەو تێکی مێ ئەلاساس نازانی تۆ هەستا نەیکەی بەشە وەرە تۆ لە ئاخیرا بچە وەرە چی دایکە لا 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 پیرۆزە ڕۆژی لەدایک بوو بەسە تەتەتەتەن بە ناخێری گیانە جانە ئەوە لە بەرگۆیتی دەری بزانم تەمەنی منی لەبیرە لیمۆ 29 ساڵ تەمەنی تۆ لەبێ دەچی تەمەنی خۆشمەی بزیونەوەی ناچی حەیرانی ئێستا ڕە بچنە ژۆری ئامادەکە با دەست پێ بکەین بەسە سعدی بێژە هەموو شتێکی پێوتم 3 سەعاتێ بەلەو کافتریا چاوەڕێی تۆین ئێمە گاڵتەجاری تۆین بێژە هەموو شتە چاشکراکە بەڵێ علیگیان چۆنی باشی قوربانە برۆ وەرە پیاوی دوژنە جەرگی کونکونە